ئەم ساڵش وەزارەتی پەروەردە بڕیاری داوە یەکپۆشی جلوبەرگی قوتابخانە لە سەرتاسەری هەرێمی کوردستان پەیڕەو بکات دەبێ قوتابخانەکان و قوتابیان پەیڕەوی یاسای وەزارەتی پەروەردە بن. تو سافی چەندی دەبخۆ چ کڕیە تا چ ئامادەکاری کردیە بخۆ بۆ قوتابخانێ؟ ئەس دەبمە پۆلی حەف من ئاهاتی مەنزلکا بکڕم هەوسارە پلانە من ئەوە یعنی زیاتر خۆماندی بکەم لە پۆلی شەشێ هەموو ڕۆژێ بخین و یعنی زیاتر گرنگی بکەین ناخۆ بدەم یعنی هەوسارە زیاتر دڵخۆشم چونکە دەچمە قۆناغەکەین و زیاتر دەرسەمە قورس بیتن بەس یعنی خۆشترە. جلکەمە هەوسارە قامیسێ سپیە دەگە تەنۆرە یان پانتۆڕە نیلی بۆ کیژە جامنیش ئەوێت کەڕێ گە پێلا بتشتەخۆ. وەکو دایکێک چ هەستێکت هەیە کە قوتابخانە کراوەتەوە؟ بخێبین سەرچاپ وەڵاهی هەستەکەن زۆر خۆشە مەکتەب کرایتەوە ئەمەش ئامادەکاری زۆر کردیا لە جلوبەرگ و لە پێرا و لە هەموو شتێکمان و کڕینەوە مندارەکانمان الحەمدوللا ئێمەش پێی خۆشحاڵی مندارمان بەرەو مەکتەب بچن لە قوتابخانەی سەرکەوتوو بن هەم لە مارێش بڕێک ئەوە بن هەم مەکتەبێش فێرە شتێکی باشتر ئەبن دەرسیان پێرم لە مارێ ئامادەیانەکەم لە مەکتەبێ هەم هاوکاری مامۆستانم هەم لە مار یارمەتیمدارەکانمەدەم. ئایا یەک پۆشی ئەرکی خێزان سو کردووە؟ هەندە فەقیرەوەیت هەد مەسەڵەن پێی گوت شتێکی ئەمتر بکەن ئەرزانتر هەندە مەکتەبی تا قبول ناکەن ئەو ساڵ نزانم بەزیجە هەتا پار مەسەڵەن زستانە بچووک نەشە پێ ئەڵکی بشتە مەکتەبی کابوو ئەگیدا پێ کابووی مەسەڵەن بچە سوور بیت پێ قبول ناتکردن دەڕێگەن ئەماڵی بەر هەر ئەوە قبول ناکە ئەو ساڵەکە بسم الله تازە از هادیە بازار مەهاگانی هێشتا مەقیمەش نە ئەمە پار والله بارگیرانی بۆ مرۆ چێتکردن ئەسەم گیران بهێنێتش مؤسسە دوکانە هەندە مؤسسە زەمیرە عالەمی بۆ کڕینی پێڵاو مەسەڵەن خەڵک زیاتر دێن بۆ قوتابخانە چ جۆرە ڕەنگێک ئەبات؟ وڵی ڕەنگە سەرەکیەکانی قوتابخانە ڕەنگی ڕەشە سپیە و نیلیە ئەو ڕێنگانە سەرەکین هەم بۆ کوڕان بەکاردێتن هەم بۆ کچانیش. وەکو باوکێک چەستێکی خۆشتەیە کە ئەم ساڵ قوتابخانە کراوەتەوە ئایا هیچ ئامادەکاریەکت کردووە بۆ منداڵەکانت؟ بەخێبێن سەر چاوم مەسەلەی ئامادەکاری بەخۆزانی من وەکو باوکە کتابیم هەیە یعنی دڵخۆشم بەوەی کە قوتابخانە کرایتەوە منداڵەکان ئەتوانن بێنە بازاڕیشتان بۆ بکڕین و هیچ باگرانێک دروست نەبوو لە بەرەوەی ئەگەر یەک پۆشیش نەبێت و دەبی منداڵە شتێکی هەر دەبەرکەی. کوالیتیە جلوبەرگی قوتابخانەی کوونە؟ دو کوالیتاتینی کوالیتا بەرز و یعنی هر دکاتین ماده لوکه هی ماده لالونشه هر ارزان دارم دیده اینه 2017 حتی 2020 ما بخور مکتبی دیره چیت کردن او هبون مور و زرد و اوانه اما دا که با چون انک مدیره گوته والله هید گرانن تنورا قمیص 20000 اینو که یک تنورا 25000